ئێستا دینی خەڵکی لە خەتەردایە، ئێستا ناموسی خەڵکی بەو پەروەردە سەقەتەی زۆر لە خەتەردایە، هاوڕێگەزبازی و هاتوتە گۆڕێ. ئێستا دەنگ بدرێتە ئەو کەسانەی کەوا حەفیظ و عەلیمن. پێغەمبەر یوسف عەلەیه الصلاة والسلام لە ئاەتی 55 سوورەتی یوسف خوای گەورە ئەفەرمێ، یوسف فەرمی قال اجعلني على خزائن الأرض إني حفيظ عليم. گوتیە مەلیکی ئەمن دانێ لەسەر بم کە وەزیری دارایی یان سەرۆکی وەزیران، چونکە ئەمن حەفیظم لۆ چە، پارێزەرم لۆ چە لە بۆ دینی خەڵکی، یەکەم شت، دووەم ناموسی خەڵکی، سێهەمین و هەروەها ماڵی خەڵکی. ئێستا دینی خەڵکی لە خەتەردایە، ئێستا ناموسی خەڵکی بەو پەروەردە سەقەتەی زۆر لە خەتەردایە، هاوڕێگەزبازی و هاتوتە گۆڕێ، وە شتێک هاتیە هەموو دین و ئەخلاق و هەموو شتێکی دەبا. سێمین ماڵی خەڵکی هەموو ڕۆیشت، 32 ساڵە ماڵی ئەو میلەتەی دەڕوا. حکم بەدەست چێ بووە؟ بەدەست کۆمەڵی دادگەری بووە، بەدەست خەڵکێکی مسلمانی ملتەزیم بووە، نەخێر بەدەست کەسانێکی بووە کە ئەسڵەن نوقیان لێوە نەهاتێ بەرامبەر دین و ناموس و ماڵی خەڵکی کە لە پێش تایوان خورایە و بەڵکو ئەوانش بە ناوی مسلمانەتیش جاری وهەیە پشتیشان گرتوون پەنا بەخوای گەورە دەڵێن ئەمە مسلمانیشن. کەواتە ئەگەر کەسێکت هەڵبژار دەبێ حەفیظ بێ و عەلیمیش بێ شارەزابی، قەوی و ئەمین بێ، بەقووەت بی، بەتاقەت بی، ئەمینش بی لە بۆ ئەو شتێکە لە بەردەستیەتی. خوای گەورە هەموو لایەکی موفق بکە یا ڕەبی. ئەمن لە بۆ دینی خۆم و لە بۆ قیامەتی خۆم ئەوەی بزانم، نەک لە بەرەوەی کە کاندیدم لەسەر ئەو لیستەی کۆمەڵی دادگەری. دینی خۆم و قیامەتی خۆم بە هەموو دنیای خوای گەورە نادەم و منەتیشم بە هیچ شتێک نێ لەو دنیا ئەلحەمدوللا. و هەتا لەسەر مینبەریش بووم ئەوانەی دەمناسن دەزانن، هەتا لەسەر مینبەر بووم هەر بەسە سەری فەقیر و فەقارم دا هاوار کردیا، هەرچی حەقێ گۆتیتم، ئێستاش بە حەق دەڵێم. ئەو برایانەیەک ئەو برا خوشکانەی لە کۆمەڵی دادگەری خۆیان هەڵبژاردیە، ئەوانە لایەقی ئەوەن دەنجان پێ بدەن بۆ دنیای خۆتان و بۆ قیامەتی خۆتان بە ئیزنی خوای گەورە. ئەمن لە پاش ئەوەی کە مینبەرم لێ مەنع کرا کە زۆر پاڕامەوە لە ئەوقافی کە تەنها ئیمامەتیم لێ نەستینەوە، وعدیشم پێدان بە خەڵکیشنە لێم ڕاستڕاوەستن، بەس ئیمامەتی بکەم، بەس لێ بگەڕێن لە مزگەوتێ نەسمەدرێ. قەسەم بەخوای گەورە ڕێگەیان پێ نەدام. بڕیارمدا چیدی لەسەر سەری فەقیران نەچم لەسەر مینبەرێ نەسیحەتی فەقیران بکەم، ئەو جارێ نەسیحەتی ئەوانە بکەم کە شتیان بەدەستە لە پەرلەمانی ئەو نەسیحەتە درێ. بەڵێ کاندیدم بە ئیزنی خوای گەورە لەسەر لیستی کۆمەڵی دادگەری 147